ئێرە گەڕەکی ڕووناچی تازەیە. ئەم گەڕەکە یەکێکە لەو گەڕەکانی لە دوای ساڵی 2023ەوە دروست بووە. دانیشتوانی ئەم گەڕەکە کورد و عەرەب و تورکمانن. ئێستا پارێزگاری کەرکووک بۆ وەکالەت بڕیاری ڕوخاندنی خانۆکانیانی داوە بێ قەرەبووکردنەوە. دوێنەکە وتی وەرە تەوقیعەکە وتم کاکە بە عەرەبیش پێم وتمانی مای شەرەفنی وەقع وتم تەوقیع ناکەم وتم دەلیلێکم دەرێ کتابێکی دەرکرد بە ناوەی پارێزگای کەرکووک کاک ڕاکان سەعید تەوقیعی لەسەر بوو وتی وەرە بخوێنە وتم نوسخەیەکم دەرێ وتی نادەمێ وتی علاقەت بە تۆ نییە من نسخە کتاب بدەم بە تۆ وتی ئەبێت خۆت تەوقیعکەیت و بەس وتم تەوقیع ناکەم وتی هەوێکە لێ بستێن ئەوەی هەوێکەم شێقانچیان کرد دوێنە بە زۆر لێم یاسە ناوەکەمیان نووسی ئەنجاکەش بە زۆر تەوقیعم کرد وتی ئەگە تەوقیع نایەت کەمە ناو بەهبانەکە هاتوونە داوێنێتە ئیستثماریکەین ئێمە 14-15 ساڵە لێرەین چەندەها ساڵەوە هەوڵە دەین بەشک و کولانەیە بۆ خۆمان دروستکەین ئێستا ئەمان هاتوونە بیرمێنن ئەلێن ئەگەن دەرنەچن لێرە ئێروێنێن بان سەرتانە ئایا ئیستثمار بە خێنی خەڵکەکەن ئەو شتە ئەبێ وەفدێک لە ئەنجومەنی پارێزگا و ئەنجومەنی نوێنەرانی عێراق دوای لێکۆڵینەوە لە کێشەکە و کۆبوونەوەیان لەگەڵ پارێزگاری کەرکووک بۆ وەکالەت توانیان بڕیاری ڕوخاندنی خانۆکان ڕابگرێن. ئێمە بەپەلا لەگەڵ ئەندامانی ئەنجومەنی پارێزگای کەرکووک کە شوێنەکە نای ڕووناچیە گەیشتینە ئەو شوێنە و پاشان پەیوەندیمان کرد بە بەڕێز پارێزگاری کەرکووک وەکالەتەن و وەفدێکمان لە خەڵکی منطقەکە هاورد و لەگەڵ مختارەکە و لەگەڵ ئەم برادرانی کە ئێستا لێرە وەستاون و لەگەڵ جەنابی پارێزگار بە تەفاسیل ئەو مۆزعەمان باس کرد لە کۆتاییە گەیشتینە ئەو بڕیارەی کەوا بە هیچ شێوێک نابێ ئەو منطقەیە بڕوخێ و هەر کاتێکش ئەو منطقەیە بڕوخێ ئەبێت تعویزات بدرێ ئەبێ شوێن بۆ خەڵک دابین بکرێ ئەبێ شوێنێکیان هەبێ لەوە خۆشتر و باشتر و چاکتر بێ و بەپێی بڕیارەکانی کە پێشتر هەمانە هیچ بەپێی یاسا ناتوانانی هیچ خانوێک بڕوخێنی دیارەوتی من بڕیارەکەم وا دەرکردووە ئەو زەویانەی کەوا تازە تەجاوزی لێ دەکرێت داوام لێ کرد گەڕەکەکە چاوەڕێژ بکرێ بە ئامادەبوونی هەموو ئەم هاونیشتمانیانەی کە لێرە دانیشتون لە هەموو نەتەوەکان بە خۆشحاڵێەوە جەنابی بەڕێوەبەری شارەوانی کەرکووکش اتفاقمان لەگەڵ کرد هەم بۆ ئەو گەڕەکە هەم بۆ جادەیەکشمان هەیە پێم وایە لە بارودخانە هەندێک کێشە و گرفتیە کە سبەینێکە کار لەسەر ئەو بابەتەش دەکەم هەوڵ ئەدەین بە پشتیوانی هەموو ئەم برادرانەی کە لێرانن سبەینێکە دەست پێ دەکەین بە چاکردنی ئەو نوێنەری وزارەتی شەباب و ڕیاضەش کەوا دەڵێ خاوەنی ئەو زەویەم ڕۆژی پێنجشەمە بانگی ئەکەین دووبارە کۆبوونەوەی لەگەڵ ئاکەین. لە کەرکووکدا چەندین گەڕەکی بێتاپۆ هەن و هەزاران ماڵیان تێدایە هەر بڕیارێکیش بۆ ڕوخاندنی ئەو خانووانە بێ قەرەبووکردنەوە و دابینکردنی جێگای پێویست کێشەی گەورە لە کەرکووکدا دەخڵقێنێت. کارۆن محەممەد، کورد ساد نیوز، کەرکووک.